بەڵێ لەگەڵتان بەردەوامین سەرکۆ ماڵ ئەو شوێنە پارێزراوەیە کە مناڵ لە دەرەوە ئەگەر شەڕەکە دەرەجەی باش بەدەست ناهێنە لەگەڵ مناڵات تێکەڵ نابێ هەر خەم و خەفەتێکی بێ ئەڵێ ئەڕۆمەوە ماڵەوە واتە بە سەیفترین بە تەندروستترین پارێزراوترین شوێنی جیهانی داهانێ وای بە حاڵی ئەوەی کە ئەو شوێنە پارێزراوە لە خەیاڵی مناڵە خۆی ببێت بە گۆڕەپانێ بۆ شەڕ و ناکۆکیەکان ئێمە کاتێک مناڵ بووین سەر کە نازانم ئەمەد بەسەر هات بێدیانە ئیتر دەمەقڕ لە هەموو ماڵێکە هابێ لە بێنێتە بەڕاستی ڕۆژێک بۆ لانێ لە نێوان دایک و باو کە ئەها شەڕێک ئەبێ ئەو ڕۆژە چەند ئەو مناڵە خەفەتە خوات هەر سترێسێکی زۆرە و ماڵەکە تێگەچێ نەژیانی تیامێنێ نەخواردن خواردنە ناتوانی بە باشی پشیتیابێت خۆشە مناڵەکە نەحەزە کاتۆ دوای مەکتەب بێتەوە ئیتر یاخواق ئەمە ڕوو ناکاتە ماڵ بەڵام کە ڕووی کردە ماڵێک یاخود کێشەیەکی بچوو گەورەکرا ئەمە پرسیارەکەیە ئایا ژن و مێردەکە دوای ئاشتە بنەوە بەڵام ئەی کاریگەری ئەو شەڕە لەسەر مناڵەکە چیە بێ وەلایانی دەرونی ئەم مناڵە چی لێت ئەم مناڵە لە گەشەیە هەموو تەمەنەکانی بامو قۆناغەکانیەوە ئەمە کاریگەری لەسەر بەجێڵت و ئەو نەخۆشە دەرونانشی کە پزیشکە بە ڕێزەکان ئاماژی پێێن ڕوبەڕوێ مناڵا بێتەوە بەڵام گرنگترین کشت ئەوەیە ئێمە بنەما سەرێکیەکان بدۆزینە بزانین چییە ئەگەر ژنومێر لە شەڕێشان لە بەرچاو مناڵەکە مامەڵەکان باڵێ کاتە ئەم بابەتە گرنگە چونەتر بتەوێت نەتەوێت لە ئێستاە تۆزێک خۆکاریش زۆر هەیە بۆی کە ژنومێردەکان تووشی شڵەژان بکە نائارام پیان کە ئەو نائارامیانە لە ماڵەوە دەریەخەن بە یەکتری ئەڕێژن ئەمە هەمووشی لە بەرچای کایە مناڵە کاتە لەسەر ئەم تاڕادوێن بە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر هەژار عوسمان پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکان بۆی کە بزانین دەرونی مناڵەکە ئەگەر ماڵەوە نائارام بێت چی بەسەرادێ با دکتۆر هەژار وەڵاممان بێتەوە دکتۆر گیان زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێت مناڵێ کە بینەری ناکۆکی شەڕی نێوان دایک و باوکە چی بەسەر دەرونی مناڵایە دێ بەڵێ بێگومان کەی ماڵێن مناڵ مەسلەی تەمەەن گرنگە ینی وەنیە لە چ تەمەنێکە بۆ نموناگەر تەمەنەکە تەمەنێ بکەیترەوە مناڵە بڵێن 5-6 ساڵە و تا حدێک عقلی بە دنیاشکێ و مناڵەکە تەندروستە قسە ئەکا تێگا لە دنیاوانە ئەوە با بڵێن فەرزکن مناڵێکی ئاوایە لە ڕاستیا کۆمەڵەشت هەیە کە کارەکاتە سەر مناڵەکە یەکسەر یعنی تر هیچ ئەم لاولای ناوێ یەکێ لە شتەکان ئەوەی کە پێڵن مناڵ بۆی هەیە جۆرێک سەری لێ تێک بچێ ینی تێنەگا لە وەزنەکە تا دوێنێ ئەم دایک و باوکە لە بەردەم ئەمە بینیان خۆش بووە ڕویان خۆش بووە هەندێک جار تەنانەت خۆشەویستیان کردو یەکتری باوەشیان کردو بە یەکتریا یەکتریامان کردو ئێستا لە پڕ بووە بە شەڕ و ڕاو و ڕێی ئەمە تووشی سەر لێ شێوانیەکە تێناکە مۆزوعەکە چییە بۆی هەیە بۆ نمونە مەسلەی ینی ئەگەر درێژە بچێشێ بێگومان بۆی هەیە بۆ نمونە یعنی هەست بە خەم و خەفەتکە یعنی وانە مناڵی شعوری هەیە هەستیە خەفە دەخوا بۆ هەیە بگری بکڕوزێتەوە و ئەگەر ئەمە شتێکی کەش هاتە سەری مەسلەی ترسیانی بە تایبەتی ئەگەر لە با بڵێن شەڕە دەنووشی دایک و باوچە دەنگ بەرزکردنەوە و نەڕەنەڕ و شەڕ و هەرا و بگرە لێیان یعنی بەداخەوە ئێستش لە هەندێک پەیوەندی ژنومێردا هەیە مێرد لە ژنەیە ینی لێیان ینی ئەمە بەڕاستی ئەبێ بەهۆی ترسی زۆر لای ئەو مناڵە و جاری وا هەیە وەکو وتم ئەم ترس و خەفەت خواردن و سەر لێ شێوان و ئەوانە بۆی هەیە بۆ نمونە لە ڕووی بەگشتی جەستەیشەوە کار لە مناڵەکە بکە ئەنی بۆ نمونە مەسلەی نان خواردن و ئەوانەی گەشەکردنی ینی چەند گەشە ئەکا و لەوانەیە بەلاتان و سیر بێ ئێمە بابەتێکمان هەیە پێڵێن دەروون جەستەیی سایک و سۆماتیک یعنی لەوانەیە کۆمەڵێک کێشەی جەستەیی بۆ دروست بێ ئەیبن بۆ لای دکتۆری مناڵ تێڕوانینی بۆ ئەکا هی تاقیگە سیرەکە هیچ شتێک نبینێت یا و ئەگەر دایک و باوکەکە خۆیان نەڵێن وڵی ئێمە کێشەشمان هەیە و لە بەردەم مناڵەکەمانە کێشەکانمان بازەکەین و پێی ئەزانێ ئەو وەختە بەڕاستی و دکتۆری مناڵانش سەری لێ تێگە چێ نازانانی مۆزوعەکە چییە یەگەی کەوا بوو تەنانەت کار لەسەر گەشەکردن و ئەوانەشیەکە ئەگەر درێژەی بکێشێ ئەگەر هەڵە نەبن لەسەر تەرکیزی زۆر جار دەرەجەکانی لە قوتابخانەدا ئەگەر گەورەتر بێتەوەن ئەگەر مناڵەکە گەورەتر بێ بێگومان وەکوتم بەپی تەمەنەکە خۆگەر تەمەنەکە گەورەتر بێ ینی وەکوتۆت لە قوتابخانە بێ ئەوانە بە دڵنیاییەوە کار لە بەرەو پێشچوون لە ناحی فێربوونەوە ینی فێربوونیشی ئەنی با بڵێن نمرەکانی کەمە بێتەوە مامۆستا گلەیەکە لە سیرەکەی چییە
مناڵۆکە ئۆسانەماوە زیرەک نیە وەکو ئۆسا تەرکیزی نییە شتی بیرەچێتەوە زانیارەکان وەرناگرێت پرسیار ناکات چالاک نییە ئەوانە هەمووی لە ڕاستیات ئەسیری هەیە اینجا وەکوتم ئەگەر مناڵەکە تۆزێ گەورە بێ بەڕاستی یەک شتی تر هەیە کە زۆر گرنگە ینی هەستی قیمەتی خۆزانین لە لای کەمە بێتەوە ئێگەی یعنی هەستەکە ژیانی خێزانێکە و پەیوەندی باوکو دایک لەگەڵ ئەماوەکە ئەوسانەماوە ئەین جۆرێک لە خۆ بەکەمزانی لە لای دروستە بێ خۆ بەکەمزانی بۆ نمونە مەسەلا مناڵەکانی تر لە بینی خۆیانە مناڵیش قسەکە گفتوگۆکە لەوانێ باسی دایک و باوکی خۆیان کەین ئەمڕۆچین بۆ سەیران خۆش بوو لەگەڵ باوکو دایکمە ئەم هیچ تەبعەن چالاکی خۆش نامێنێ هی هاوبەشی خێزانەکە لەبەرەوە يعني هەستی خۆ بەکەمزانین دروستە بێت لە لای ئەو مناڵە ینی ئەوەش کێشەیەکی گەورەیە یعنی وەکوتم بە پێی درێژبوونەوەی ئەو شەڕ و هەرایە ڕۆژ بە ڕۆژ کار لەسەر ئەو مناڵاکە جگەلەوە یەک شعوری تریش هەیە کە زۆر گرنگە هەستکردن بە گوناه ینی مناڵ بەڕاستی تر لە 6 ساڵیەوە بڕاتان بێ هەست بە هەموو شتێکەکە هەموو شتێزە ئەی من زۆر جار تەشبیهی مناڵەکەم بۆی کە ئیتر مناڵ بەڕاستی وەکو دەستگایەکی تۆمارکردن وایە تەزجیل ئەوەی کە پێڵێن تەزجیل وەکو ڤیدیۆ کامێرایەک وایە هەمووی لە مێشکیا چی ئەبینێ چی ئەبیسێ لە دەوروبەر هەمووی ڕێکۆردەکە هەمووی تۆمارەکە دکتۆر ئەو هەستی گوناح لە مناڵە زیاتر باسیەکەی هەست بە تاوانکردن پێم وتی هەستکردن بە گوناهی ئەوەی ئەو مناڵە وەکوتم تر لە 6 ساڵی و عقلی بە دنیاشتێ یعنی لە دڵی خۆیان لەوانەیە بیلۆ بکاتەوە بڵێ خەتای منە ئەم دایک و باوکم شەڕەکەن منم گوناهبار هەست بە گوناه بکە بەرامبەر بە خۆی تەبعەنەوە ئەوەی کە دڵی عینەکە اینجا ئەگەر دڵی تەنگە اینجا ئەگەر مناڵەکە خۆ زۆر یعنی زۆرتر گەورە بێ مەسەلا مناڵ هەیە دایک و باوکیەکەونە شەڕ ئەم 12 ساڵە ینی ئەمە لێرە بەڕاستی زۆر گرنگە ئەو دایک و باوکە وریابن کە ئەم مناڵە لە ڕێلانەیە ینی بۆ ئەوەی ڕاکات لەم شەڕ و هەرایی دایک و باوک لەم نائارامیە لەم نەبوونی خۆشیە لە ناو ماڵ یەگەی لەوانەیە یعنی بکەوێتە سەر ڕێی خراپ بەهۆی هاوڕێی تۆزێ خراپەوە بکەوێتە ئەوەی کە تەنانەت یعنی مادەی هۆشبەر بەکاربێنێ بکەوێتە یعنی لاساری ئیتر لابە لە ڕێگەی ڕاست لابە ینی وەکو شێوازێکی ئەوەی ڕاکردن لە کێشەکان باشە دکتۆر هەندێک مناڵمان هەیە لەوەی کە شەڕەکە بینێت لەوەی کا دەنگت بەرزەکە بینێ کۆمەڵی نیشانەی تیاتەرەکەی وەکوی بەڕێزی وتین لەوانەیە نانی بۆ نەخورێ لەوانەیە شەو لە پڕ بقیژێنێ خەبەری بێتەوە لەوانەیە هەست بەوە بکاکەی تر ئەم مناڵە ئامان نییە من یەک بابەتی زۆر گرنگایە من چکە خۆم لە بەرەوەی مامۆسای هوەرم یعنی مناڵمان لە ڕێی وێنەوە ئاشکرا کرد ینی دایمە باوکەکەی سوورە کرد باوکەکەی گەورە کرد دایکەکەی بە میهرەبانی و بە پەمەی پیشانەیە هەستا کرد کامە لە ناو خێزانێکی ناتەندروستایە چکە بۆ زمانی دەربڕینەکەی بەوە بوو وەکو لایەنە دەرونیەکەی ئەم مناڵە تەندروستێکی زۆر باشەیە بەڵام ئەم مناڵە ترسێکی زۆری تیاکۆ بۆتە و دەری نابڕێ ئەگەر ئەمە بەردەوام بێ ئەبێتە نەخۆشیێکی دەرونی خراپ لە مناڵەیە بۆت خۆناغەکانی ترش ڕنگدانەوەی هەبێت من وەکوتم بەڵێ ینی من پێشتر وتم ئەگەر درێژە بچێشێ بۆی هەیە وەکوتم لایەنی خەمۆکی گڕوز بیان و گرتن کەم خەوی یاری نەکردن لەگەڵ مناڵی ترا دابڕان لە مناڵەکانی تر حەزەکا بە تەنیا بێت زۆرتر و لە ڕووی گەشەکردنی جەستەییەوە کاری تێگا مەسلەی هۆرمۆنات و ئەوانە قسەکردنەوە زۆر مناڵی قسە ناکات بەڵێ ئەگەر خۆ مناڵەکە وەکوتم یعنی تەمەنی هەبێ و بتوانێت قسە بکەوانە یعنی زۆر جار وەکوتم یعنی لە ڕاستیاتوانین بڵێن بە دووشەوە زۆر جار خۆی دەرەخە بە شێوەیەکیانەوەی کە وەکوتم دابڕان و قسە نەکردن و گڕوز و تەنیایی و نەبوونی چالاکی و چۆنەڵی کوژانەوەی کارەبای ژیانی ئەکوژێتەوە وردەوەدا جۆرێکی تری هەیە سێرێکی لەوانەیە بە پێچەوانەوە بێ یعنی بەرەو توندتیژی بڕوا بەرەو دەستوەشانن لەگەڵ مناڵی ترا شەڕکردن لەگەڵ مناڵی ترا خۆگەر زۆر گەورە بێ وەکو باسم کرد بکەوێتە ڕەفتاری
نەگونجاو ڕفتاری ناڕاست ڕفتاری خراپ لەگەڵ مناڵی ترا وانە ینی شەڕەنگێزی دەستوەشاندن ئەگەر گەورەتر بێ و تەنانەت ئەگەر تۆزێ زۆرتر گەورەتر بێ مەسەلا 500 و 16 ساڵوانە بێ زۆر مەترسی ئەوەیە کە وەکوتم ڕێی هەڵا بگرێ لە مەسەلی بەکارهێنانی مەیخۆری مادەی هۆشبەر دەستوەشاندن دزی شەڕ هەرا بۆی هەیە هەمووی ئەوانە لە ڕاستیا دروست بێت زۆر باشە دکتۆر بەڕێزت زۆر تیشکە خێتە سەر تەمەن لە چه تەمەنێکا بێ ئەو منداڵە بەڵام ئایا کاتە مناڵەکە لە سکی دایکێتی بەڵام کەشی ماڵەوە کەشێکی ئارام نییە ئەم دەمەقاڵێ و ئەم شەڕی نێوان دایک و باوکە تەنانەت لەو قۆناغەشە هەیە ئەمە هەر کار ناکاتە سەر دەروون و تەندروستی ئەو مناڵە لە سکی دایکێ لە ڕاستیە ئەتوانم بڵێم یعنی خۆی مناڵ کۆرپەلە کە لە مناڵدانی دایکایەتی یعنی کۆرپەلە کە تەمەنی 3 مانگی تێپەڕان ئیتر ئەندامەکانی جەستەی بە پچووکی هەمووی دروست بووە تقریبن 3 مانگ کە 3 مانگی تەواو کرد ینی ئێمە کە کۆرپەلەین ئیتر ئەندامەکانی جەستەمان لەسەر تا خوارە هەمووی وردەوردە دروست بووە ئیتر دوای ئەوە پێئگا یعنی لە ڕاستیە ئەتوانین بڵین ئیتر لە 6 حەومانگیەوە 6 حەومانگیەوە بە تایبەتی کە ئیتر ئەو مناڵە دروست بووە یعنی تر تەواو و بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەیەشی کۆرپەلەیی بێئاگا نییە لەو ڕووداوانەی کە لە جەستەی دایشە ڕوئەیە بێئاگا نییە تێگەی بە شێوەیەک لە شێوەکان هەستی پێەکە بە ئاوا بڵێن هەستی پێەکە لەبەر ئەوە بێگومان چەند ئەو دایکە هاوسەنگ بێ ئارام بێ دڵشاد بێ دڵخۆش بێ کێشەی نەبێ گرژ نەبێ نەخۆش نەبێ اینجا ئایا نەخۆشیەکە نەخۆشی جەستەییە یا نەخۆشی دەرونی و یا وەکوتم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ژیانی ڕۆژانەیەوە لەگەڵ مێردەکەیە چەند ژیانی خۆشتر بێ بە دڵنیاییەوە ئەو مناڵە هەستی پێیەکە چاک چاک هەستی پێیەکە چونکە هەموو گرژیەک هەموو نەخۆشیەک هەموو ترسێک هەموو ناومێدیەک کە ئەو دایکە تووشی ئەبێ لە ژیانی ڕۆژانە بەتایبەتی ئەگەر بەردەوام بێ یعنی جارێک بێگومان دایکێکی سکپڕ بۆیە جارێک تۆزێت دڵی تەنگ بێت تۆزێ بگری کێشەیەکی ئەو تۆ نییە بەڵام ئەگەر درێژەی کێشە یا بۆ نمونە ئەگەر مێردەکەی تەنانەت لێیە ئەوە ئیتر هەر کارەساتە بۆ ئەو مناڵە هەستی پێەکە ئەو لە ڕووی جەستەی ئەو لێیە تەواو هەستی پێەکە و بێگومان هەستەکەش ڕاچڵەچینە جۆرێکە لە ڕاچڵەچین جۆرێکە لە نادڵنیایی کە ئێمە لە ڕاستیا لە دەرەوەی ئەو مناڵە یعنی ناتوانین لە ساسە بڵێن چۆنە بەس دڵنیان بەچیا دڵنیان ینی ئەو جۆرە مناڵانە کە سێرەگەی دوایە کە لە دایکە بن و دواییە کە بۆ نمونە و مناڵەکە کێشەی کە گەورە ئەبێ کە سێتێکی کێشاوی دروزە بێ زۆر کێشەی دەرونی هەیە زۆر جار کە ئێمە لیان ئەپرسین مێژووی مناڵیان چۆن بووە دایکی چۆن بووە لە کاتی دووگیانە کە ئەیژێڕێتەوە ئەڵێ وەڵام من دایکم ئاوای بۆ باز کردوم و توێتی باوکە بۆ نمونە لێ یاوم ئیهانەی کردوم ناڕەحەتی کردوم ئیتر هەر شتێکی ناخۆش کە ڕوویاوە لە کاتێکە کە ئەم لەسکی دایکیا بووە کە ئەگەر دایکی بۆی جێڕابێتەوە ئەو نەخۆشش بۆ ئێمە جێڕێتەوە ئیتر لەوێ ئێمە ئەو ئەنجامگیری ئەگرین ئەڵێن کەوابووی یەکێ لە هۆکان یەکێ لە هۆ گرنگەکانی ئەوەی ئەم نەخۆشیێکی ئێستا لە بەردەم ئێوە ئێستا ژیانی خۆشە لە ڕاستیە کێشێکی ئەوتۆی نییە ڕەگ و ڕیشەکەی ئەیگەڕێنینەوە بۆ ئەو ڕووداوە ناخۆشانەی کە ئەم کاتێک کۆرپەلە بۆ لەسکی دایکیا بەسەریە باشە دکتۆر زۆر جارێمە باس لە مناڵێکەکەی نەگەل لە بینی دایک و باوچێکا چۆنە بێتە قوربانی لایانی دەرونی بەڵام بینی لە زۆر خێزانە بۆ نمونە 2 مناڵ 3 مناڵ هەیە ئەمانە کوڕکچیشی تیەکێت ئەم شەڕ و ئاڵە و زیانە کاریگەری و بنەماسەریکەکانی چییە لەسەر ئەم مناڵانەکە بەجێ خۆی لە زۆر ڕۆ یانمە بابەتێکی زۆر فراوانە بۆ نمونە یەکێ لەو هەڵە گەورانەی کە ئەگەر دایک و باوک بیکەن لە کاتێکە کە لە شەڕ و هەران بۆ نمونە بکەونە ئەوەی کە چۆنەڵی درزێک بخەنە نێوان مناڵەکان مەسە ئەم هەوڵ با ئەم کوڕ و کچە بک بە پژگیریکەری خۆی ئەو هەوڵ با بۆ نمونە ئەم کچەیە ئەم کوڕەیە دوان بک بە چۆ زۆر جار خێزانی کوردی کلاسیکی چەند مناڵێکیان هەیە ئەوەی شێکە لە هەڵە زۆر گەورەکان
يعني تۆ دووبەرەکی و ناکۆچیە خێتە ناو مناڵەکانتەوە مەجموعەیەکەکەی بە دژی دایک مەجموعەکەی بە دژی باوک ئەوە زۆر خراپە بە دڵنیاییەوە کاریان تێیەکە یعنی تەواویتر خێزانەکە تەواوە شێوێ ئێستا شەڕەکە لە بینی دایک و باوکە وێزە بوو بە شەڕ لە بینی مناڵەکانیشە وانە اینجا ئەمە ئەم باتە سەرەوەی کۆمەڵێ بنەمای گشتی هەیە ئەنی باسی ئەوە بکەین کۆمەڵێ بنەمای گشتی هەیە کە ئایا دایک و باوک کە کەوتنە شەڕۆکی بکەن دکتۆرم بنەمانە چین؟ بەڵێ لە ڕاستیا بۆ نمونەیەکێ لە بنەما هەرە گرنگەکان ئەوەیە کە تەنانەت با مناڵەکە زۆر مناڵیش بێ ئەم دایک و باوکە بە هیچ جۆرێ لە بەردەم ئەم مناڵە نەکەونە سوکایەتیکردن بە یەک تووڕەبوون لە یەکتری بەدەنگی بەرز قسەکردن لەگەڵ یەکتری جنێوان بە یەکتری لە یەکتریان لەلایەن جەستەییەوە بە هیچ جۆرێ ئەوە نەکەن قەت ئەوە نەکەن لە بەردەم مناڵەکانە یەکێ لە بنەما زۆر گرنگەکانی تر ئەوەیە بۆ نمونە یعنی بە هیچ جۆرێ دایک و باوک چاوەڕێی ئەوە نەکا لە مناڵەکان کە یەکێکیان ببێت بە دۆست و پشگیریکەری ئەم یعنی لایەنگری بکە ئەوە زۆر غەڵەتە یعنی نابێت چونکە دایک و باوکن هەردووشیان بۆ ئەو مناڵە مهمە ئێستا تۆ زۆر لەم بکەی بڵێ ببە بە پشگیریکەری من زۆر خراپە ئەوە جگەلەوە زۆر خراپە دایک و باوک بیەوێ یاکێکیان بیەوێ مناڵەکە ببێ بە ناوبژیوان مناڵێکی وا لە شوێ توانێت ناوبژیوانی بکە هەردووشانی خۆشەوێ هەردووشان گرنگ کەوابوو نابێت داوای لێ بکە ناوبژیوان بێ ئەوەش زۆر مشکلەیە جگەلەوە بەڕاستی وەکوتم جار وایە مناڵەکە گەورەیە هەرزەکارە لەوانەیە دایک و باوک یایەکی چەنداوای ئەوەی لێ بکە ببێ بە چۆنەڵێ وەکو چارە سەرکارێکی دەرونی یعنی خەریکی دایکی بیا خەریکی باوی باوکەژیان گوێ مێرێ داژیان گوێ مێرێ ینی ئەو مناڵە فەقیرە لە کوێ توانێت ببێ بە دکتۆری دایک و باوکەکە ینی ئەندێ دایک و باوکە چاوەڕێ ئەوەی لێ ئەەکەن ئەوە لە ڕاستیە بە هیچ جۆرە نابێ ئەو شتانە بکرێت جگەلەوە بەڕێی من یعنی دایک و باوک وەکو دایک و باوک بمێنن بۆ ئەو مناڵە یعنی دووشت هەیە جایکەنەوە پەیوەندی خۆیان وەکو ژنوبێر جاکەنەوە لە پەیوەندی خۆیان وەکو دایک و باوک لەگەڵ مناڵە وەکو پەروەردەکار بوو وەکو پەروەردەکار بمێننەوە بۆ نمونە هەندێک شتەیە لەلایەنی پەروەردەکردن و فێرکردن و ئەوانەوە دەوری خۆیان ببین بۆ نمونە کۆبوونەوەی دایک و باوکانە لە مەکتەب هەردووکیان بڕۆن نەگەیەکیشیان بڕۆ ئەوی کە نەڕوە وانە بۆ نمونە سعیکردن فێربوون هەردووکیان دەوری خۆیان ببینن چکە ئەوە جایکەنەوە لە شەڕەکە کەوا بوو بەیەکەوە هەوڵ بن هەرچۆنێ بۆ دەوری دایک و باوکی خۆیان لە مەسلەی ئەوەی کە پێڵەن دیسیپلین مەسلەی پەروەردە و ژیانی ڕۆژانە یعنی وەکوتم پێشتر نێڵن ئەو مناڵەیان تووشی هاوڕێی خراپ بێت لە ڕێ لابە جگەرەوە ژیانی ڕۆژانە بۆ نمونە هەرچی چۆنێ بووە یعنی با بڵێن هەچی شوێنێ بووە سێژەمە بەیەکەوە نانخۆن بە دەوری یەک مێزا بە دەوری یەک خوانە بەیەکەوە دانیشتن نانخۆن هەرچی شوێنێ بووە با خۆشەویستی کەم بوو بێتەوە یان نەما بێ لە بینی ئەو ژنومێردا بەڵام بەیەکەوە نانخۆن لە ژووری دانیشتنا بەیەکەوە دانیشتن نەکەم بچێتە ژوورێکەوە لەسەرەوە ئەو بچێتە خوارەوە هەرێکە لە شوێنێکەوە ئەوە مناڵ ئەفەوتێنێ یعنی ئەو ژیانە ڕۆتینەی ژیانی ڕۆژانەی کە پێشتر هەبووە بە شێوەیەک لە شێوەکان هەوڵبن بیپارێزن و ئینی نەکەنەوە ینی کەمی نەکەنەوە یعنی جگەلەوە یعنی کۆمەڵێش هینی تر هەیە هەم سێریکە گرنگی بدرێ دایک گرنگی با بە تەندروستی دەرونی خۆی وانە و هەوڵ با لەگەڵ بەو شێوەیە کە خۆی بەڕاستی ئەزانێ باری دەرونی خۆی لەگەڵ نزیکترین کەسەکانە باسکە ڕێنمایان لێوەرگێ ئاڵگۆڕی ڕاگۆڕچیان لەگەڵ بکە چی بکە باشە و ئەگەر ئەمە کافی نەبوو بۆ باشترکردنی باری دەرونی خۆی باری دەرونی کۆمەڵایەتی خۆی پێویستی کرد بچێ بۆ لای چارە سەرکارێکی دەرونی دکتۆرێکی دەرونی و ڕاوێژی پێ بکە و زۆر بە ڕاستگۆیانە هین بکات یعنی باسی ژیانی خۆی بکە وانە بۆی ڕێنماییوانە بۆچی شکەلەوانەیە هەندێک شانەوە پێویستیان بە هەندێک دەرمان بێ ینی بۆ نمونە ممکنە یەکێکیان زۆر کەم خەو بێ زۆر بێتاقەت بێ یعنی خەم و خەفەتەکەی تووڕێیەکەی گەشت بێ ئاستێکە تووشی خەمۆکی بوو بێ تووشی ترسی زۆر بوو بێ ئەمە لە ڕاستیا بێ بچێ بۆ لای دکتۆری دەرونی جگەلەوە کەوا بوو دایک و باوک گرنگی بە تەندروستی دەرونی خۆیان بن یەک دقەش کاتمان ڕاوێژ بە یەکتری بکەن و جگەلەوە اینجا مناڵەکە
یعنی لەوانەیە وا پێویستکان مناڵەکە بچێ بۆ لای توێژەری دەرونی مەکتەبەکە یا تەنانەت بیبن بۆ لای دکتۆری دەرونی ئەگەر یعنی شتی زۆر مەترسیداری تیا دەرکەوت بوو بە خۆیان چارەسەر نەکرێ. اینجا لێرە زۆر گرنگە دایک و باوک بەڕاستی ڕاستگۆ بن یەگەی لەگەڵ مناڵەکانیانە ئەین تەبان ئێستا مناڵەکان ئەیبینن شەڕە ئێتۆ وای دەرخەی کە بڵێ هیچ نییە و بەسیتە و هیچ ئەوەش نابێت لە ڕاستی ئەگەر مناڵەکە گەورە بووە سی بە هەموو شتێک کرد بەڕێی من بە شێوەیەکی جوان تۆزێ ڕاستیەکان بۆ باسکەی کە بڵێ وایە فعلەن دای و بابە من و دایکە ڕۆڵە یا من و باوکە ڕۆڵە یعنی بە قۆناغێکی قورسات هەیە پەڕین بینمان تۆزێ ناخۆش بووە بەڵام خەمتان نەبێ ئێمە هەر دایک و باوکی ئێوەین ئێوەمان هەر خۆشەوێ ئێمە هەر ئەمێنینەوەکو دایک و باوکیەوە و ئیش لەسەر کێشەکانی خۆمانەکەین و ئیشەڵا هەرچی چۆنێ بۆ کێشەکانمان چارەسەرەکەین بەڵام ئیش بکەن ئەوە زۆر باشترە ئەوە زۆر باشترە لەوەی بیان خەڵەتێنی و وای دەرخەی کە بڵێ ئێمە هیچ مشکلەیەکمان نییە و هیچ شتێک نییە لە ئارە. زۆر سپاس بۆ زانیارەکانی بە هیوای ئەوەی کە دایک و باوک بتوانن هەر کێشە و گرفتێکیانە بوو یەکەم شەدەوەی کە زۆر گرنگە بتوانن خۆیان لە بینی خۆیانە چارەسەریکەن مناڵ نەکەوێتە ئەم نێوەندەوە وە لە هەمووشی گرنگترەوەی کە ئێمە بەردەوام ئەگەر زانیمان ئەم کێشانە بەرەو بەردەوامی و بەرەو زیادبوونە ڕوا چۆن ئازارێکمانە بێت چین بۆ لای پزیشکێک بۆی چارەسەرێکمان بۆ بنووسێ. ئێستا بە خۆشحاڵیەوە چەندین پزیشکی بەڕێزی دەرونیمان هێتوانی سەردانی کەی کە بتوانێت گەر خۆتان پێوتان چارەسەر نەکرا ڕێگە دروستەکەتان پیشان بات و بۆی بتوان کێشەکانتان چارەسەرکەن.